بزاوتێک بۆ خزمەتکردنی زمانی کوردی. زمانێمە بەرنامەیەکی هەفتانەی رادیۆی کوردستان 24 بە میوانداری کەسانی پسپۆر و ئەزموندار قسە لەسەر زمان و ڕێزمانی کوردی دەکەن. من عزەدین زەچیزادەم هەموو یەک شەمەیەک کاتژمێر 2 دوای نیوەڕۆ زمانێمەتان پێشکەش دەکەم. سڵاو جگرە خۆشەویستەکانی رادیۆی کوردستان 24 هاوڕێ و هاودەمانی بەرنامەی زمانێمە لە ئاڵلقەیەکی دیکەی بەرنمەکەتان پێکەوەین. هاوکاری خۆشەویستم سەرکار لەگەڵمە لە خزمەت میوانێکی خۆشەویستین، ئەویش دکتۆر فەریاد فازیلە لە ئەوروپا گەڕاوەتەوە کوردستان. ئێمە دەرفەتمان دەهێنا و ویستمان لەبارەی بابەتێکی هەستیارەوە قسەی لەگەڵ بکەین، ئەویش زمانی کوردیە لە تاراوگا. دەبێ لە تاراوگا کوردەکان چۆن کوردی فێر ببن یان تا چەند گرنگی بە زمانەکە بدەن، منداڵەکان چۆن پەروەردە دەکەن لەسەر ئەو زمانە. لە پاڵ ئەوەشدا زمانی کوردی لای بیانیەکان چۆنە. دکتۆر بەخێربێی. سوپاس بۆ ئێوە و سڵاویشم بۆ جۆگرانی بەرنمەکەتە. سپاس دەکەم. دکتۆر بەر لە تەوەرە سەرچەکەی بەرنمەکە لە ئەلفوبەیەکەی باڵدار کە تۆ کاری دیت لەسەر کردووە بۆیە لەسەر نووسووە ئیبراهیم ئەمین باڵدار فریاد فازڵ عومەر. شتێک سەرنجی ڕاتشەم ئەویش ناوی کوڕەکەتە ژارۆ کە بەشداری کردووە لە ستافی کۆمپیوتەر کاری کۆمپیوتەری لەوێ وشەی ژارۆ و شەیەکی زۆر جوانی کوردیە. پێم خۆشە بە گوێگران بڵێ مانای چییە کە ناوی کوڕەکەتە. ژارۆ لە ژار و ئێمە بابەتێکمان هەیە کە باوکمان دەمرێڵین باوکە ڕۆ کە براکەمان دەمرێ دەڵێن برامان ڕۆ. ئەو ڕۆیە لەو ڕۆیەوە هاتووە کە ڕەجی کردداری ڕەجی چاوجی ڕۆیشتنە. ژاریش یعنی ژەهر ئەو ڕۆژەی کە ئەو لە دایک بوو بە ئاواتم دەخواست کە ئیتر ئەو ژارەی کە هەمیشە دەینۆشین لێمان دوورکەوێتەوە بۆیە ناوم ناژارۆ، یعنی ئەو کاتەی کە ژاری تیا نامێنێ و ژەهر دەڕوا و خۆشی ڕوومان تێدەگا و ئاسوودە دەبین لە ژیانمان. تەمەند درێژی بۆ ژارۆ و بۆ لەو کاتەشە ئەو لە دایک بووە کە ساڵێک تێپەڕ بوو بەسەر چیمیا بارانکردنی هەڵەبجەدا. ئەو ساڵەش من هۆنراوەیەکم تێدا نووسی بوو، هۆنراوەکەش بۆ ئەو بوو کوڕم ژارۆ. لەو ڕۆژەدا لە دایک بووی، لەو ڕۆژەدا لە وڵاتی بابە گەورەتدا مناڵی سەربێشکەیان سەردەبڕی. هۆنراوەیەکی دوور و درێژ بوو کە لە ڕۆژی لە دایک بوونیە بە کۆمەڵی زمانی ئەوروپی کە وەختە باو نەبوو وەکو ئێستا بە زمانی ئینگلیزی و بە زمانی ئەڵمانی و بە زمانی عەرەبی و بە فارسی و بە تورکی و بە ئیتالی و بە فەڕەنسی و بڵاوم کردەوە هۆنراوەکە بە ناوی لە دایک بوونی ژارۆوە. بەراوردیەکەکەم لە نێوان ئەو لابۆرەی کە ئەویتیا لە دایک دەبێ ترسی ئەوەم هەبوو کە ئەو پزیشکەی کە ناوچی ئەبڕێ ڕەنگە ئەو بۆمبانەی کە نردبێتی بۆ کوردستان کە دەستکردی ئەڵمانیاشی تێدا بوو بێگومان کارێکی گرنگ بوو لەو سەردەمەدا ئێمەدانمان بەوەدا دەنا کە بەرگریمان تیا دەکرد. بەڵام بابینەوە سەر ئەسلی مەقسەد ئەلف بێکە. زۆر باشە. بە باسی ئینستیتوتەکەی خوێندنی کوردی بکەین لە ئەڵمانیا کەی دامەزرا و لە چیەوە ئەو پرۆژە لای تۆ گەڵاڵە بوو؟ لە ساڵی 1970دا من وەکو مامۆستایەکی سەرەتایی بەوانە بێش دانرام بۆ ئەوەی هەفتەی 2 سعات زمانی کوردی بڵێمەوە. بەچێگام مەڵێ بەچێ بڵێەوە یارمەتیم بڵێ ئەوانەی کە ئەو کاریان کرد با بڵێن زیاتر زانستکارانی بەشی زمانە هیندۆ گەرمانیەکان بوون کە بەشی فارسی یەکێ بوو لەو بەشانە. ئەوانەی کە بەشداریان دەکرد و حەزیان دەکرد من ئەوانەیان پێ بڵێمەوە مامۆستاکانی بەشەکە بوون کە بە ژمارە زۆر کەس بوون، 4-5 کەس بوون، لەوە زیاتر نەبوون. ئەوان دەیانویست لە بابەتی مێژوویەوە لە بابەتی زمان
زمانی کوردیەوە بزانن گەنجێکی وەکو ئێمە کە چەند ساڵێکە ڕوومان لە ئەوروپا کردووە چۆن زمانەکەی خۆمانیان پێشکەش دەکەین هەر ئەمەش بوو وای کرد کە ماوەیەکی کورتی برد و من وەزیفەیەکم وەرگرت بۆ ماوەی 5 ساڵ وەکو مامۆستایەک لەو بەشەدا دەست بەکارکردن بکەم و کارم کرد و لەو ڕۆژەوە ئیتر بڕیارمدا کە زمانی کوردی دەبێ لەوێ بڵێمەوە من هەر لە سەرتاشەوە بیرم لەوە کردەوە بەڕاستی ئەبێ بەشێکدا بمەزرێنم ئەم بەشە بەشی دیراساتی کوردی بێت ناڵێم کوردۆلۆژی چونکە خەڵکەکە کوردۆلۆژی بەڕاستی بە هەڵە بەکارهێنن کە ئەو لۆژیەی تیابوو مانای وایە ئەو بابەتی کە تۆ دەیکەی تەنیا سەر بە زمانە و پەیوەستە بە زمانەوە بەڵام ئەوەی کە من دەیڵێم دیراساتی کوردی بوو و هەل لەو ڕۆژەوە بیرم لە دامەزراندنی کردەوە دیراساتی کوردی زمان دەگرێتەوە زارەکانی زمانەکە دەگرێتەوە دەستوری زمان دەگرێتەوە ئەدەبیاتی کلاسیکی ئەو زمانە دەگرێتەوە ئەدەبیاتی نوێی ئەو زمانە پێنووسراوی ئەو زمانە دەگرێتەوە جگە لەمەش فەرهەنگ دەگرێتەوە کەوابێ لەو ڕۆژەوە من بیرم لەوە کردەوە کە ئەو کورسی وەرم گرتووە ڕەنگە ئەڵێم ڕەنگە بۆ 39 ساڵی داتوم لەسەر ئەو کورسیە بمێنمەوە و لە پێناوی ئەوەشدا کارم کرد کە لەسەری بمێنمەوە واتە وەزیفەی یەکەمم کە بۆ ماوەی 5 ساڵ بوو 5 ساڵەکە تەواو نەبوو وەزیفەیەکی تری ئەسیستەنت پرۆفیسۆریم وەرگرت کە بۆ ماوەی 6 ساڵ بوو دوا بە دوای ئەوە بیرم لەوە کردەوە کە بێ کورسیەکی تر وەربگرم کە بۆ هەتایی بێ مانای وایە من زیاد ئەمڕۆ کە بیری لێ بکەینەوە زیاد لە 42 ساڵە 2 ساڵ لەمەوبەر من لەو ئینستیتوتەدا کە بە ناوی ئینستیتوتی زمانە هیندۆ ئەوروپیەکانە و لە بەشی زمانە ئێرانیەکاندا لەوێدا دەستم بەکارکردن کرد و نەخشەیەکی بەربڵاوم بۆ خۆمدانا بیرم لەوە کردەوە کە دەبێ ڕۆژێ لە ڕۆژان ئەگەر هاتوو من لەم ئینستیتوتەدا مانای وایە لەم دام و دەستگایەدا نەمام کورد خاوەنی بەلایکەمەوە 4-5 فەرهەنگ بێ بە زمانێکی ئەوروپیش کە ئەو زمانەی لەبەر دەسمدا بوو زمانی ئەڵمانی بوو کورد دەبێ خاوەنی کتێبێک بێ بۆ دەستوری زمانی کوردی بە زمانێکی ئەوروپی کەوی زمانی ئەڵمانی بوو کورد دەبێ بەلای کەمەوە چ کرمانجی و چ سۆرانیش دەبێ فەرهەنگیان هەبێ و فەرهەنگی کرمانجیەکەم لە ساڵی 1992دا بڵاو کردەوە کە 50,000 وشەی کوردی تێدایە و 150,000 بە 150,000 وشەی ئەڵمانیش لێکم داوەتەوە مانای وایە نەخشە سازی خۆم کرد و دەستم بەکار کرد و ئێستاژەم ڕۆگە لێم پرسی بڵێ پرۆژەکانی هاتوونە دەدی ئەڵێم بەڵێ زیا لە 44 بەرهەم لەوێ هاتووەتە دی جگە لەمەش کە ئینستیتوتەکەمان دامەزران هیچ ئینستیتوتێک لە ڕووی زانستیەوە ناتوانێت بەرگری لە کاری زانستی خۆی بکە ئەگەر بێت و کتێبخانەیەکی گەورەی نەبێ لەو ڕۆژەوە ئێمە گەورەترین کتێبخانەی کوردمان ئەتوانم بڵێم لە هەموو ئەوروپادا دامەزرانوە زیا لە 40,000 کتێب بە زمانەکانی دنیا و بە زمانی کوردی هەموو فەرهەنگە کۆنەکان هەموو گۆڤارە کۆنەکان هەموو کتێبە کۆنەکان ئەتوانم بڵێم بە نوسخەی ئەسلی لە لای ئێمە لە کتێبخانەکەماندا هەیە کەوابێ لەو ڕۆژەوە وەجگە لەوەش بیرم لەوە کردەوە دەبێ ئێمە خۆمان سربەست بین دام و دەستگایەکی تایبەتیمان هەبێ بۆ چاپی کتێبەکانمان ئەو کتێبانەی کە ئێستا دەیبینی و لەسەر مێزەکە دانراوە هەمووی لە بڵاوکراوەکانی ئینستیتوتەکەی خۆمانن ماناوە دام و دەستگای چاپ و بڵاوکردنەوەی ئینستیتوتەکە ئەوەی بەلامەوە گرنگە پێویستە جۆگرانی ئێوە یا بینەرانی ئێوە بیزانن ئەوەیە ئێمە لە یەکەم ڕۆژی بوونمانەوە بە مامۆستا لەو بەشەدا بڕیاری ئەوەماندا کە دەبێ هەردوو زارەکەی کە پەلیان هاویشتووە و زمانی ئەدەبیان پێنووسراوە بیکەین بە بنچینە و دەبێ هەردووشیان بڵێنەوە مانای وایە لە هەفتەیەکە من 12 سەعات دوانم هەبووە ئەم 12 سەعاتە 2 سەعاتی بۆ کرمانجی بووە 2 سەعاتی بۆ سۆرانی بووە 2 سەعاتی بۆ دەستوری شێوەزاری کرمانجی بۆ 2 سەعاتی بۆ شێوەزاری بۆ دەستوری شێوەزاری کوردی ناوەڕاست با بڵێن سۆرانی بووە 2 سەعاتی بۆ ئەدەبیاتی تازە بووە 2 سەعاتی بۆ مێژووی کورد بووە یعنی بەو شێوەیە بەرنامەکانمان داناوە بێگومان جگە لەمەش ئاورمان داوەتەوە لە زارەکانی تری کوردی زانیومانە لە ئەڵمانیا کەمە
کەمەیەک هەن کە زازان و لە دەرسیم و ناوچەکانیەوە هاتوون و زۆر حەز دەکەن کە زازاش لەوێ بخوێنلە بێگومان هەر 2 ساڵ جارێک زازاشم بە قوتابیەکانم وتۆتەوە یا قوتابیانەی کە پێویستیان بەوە بووە جگە لە زازا هەورامیشم وتۆتەوە وەکو بینی ئەو ئینستیتوتەی کە من کارم تێدا کردووە لە ڕووی دیالێکتۆلۆژیەوە هەوڵی ئەوەمان داوە هەموو ئەو بەشانی بۆ ئاگاداریشە ئەو کتێبانەی کە نووسیمە فەرهەنگی کرمانجی بڵاو کردوێتەوە لە 32 ساڵ لەمەوە پێش دەستوری زاری کرمانجیم یا با بڵێن زاری کوردی ژوور و کرمانجیم بڵاو کردوێتەوە فەرهەنگی کوردی ناوەڕاست کە سۆرانی دەگرێتەوە بڵاوم کردوێتەوە دەستورەکەیم بڵاو کردوێتەوە ئەدەبیاتی کلاسیکی مەموزینی ئەحمەدی خانی کە هەل لەو سەردەمەوە یوستومە مەموزینی ئەحمەدی خانی ببێ بە ئەدەبێکی جیهانی لەبەرەوە بیرم لەوە کردوێتەوە ئەبێ بە شیعر بە زمانی سەدەی 17 وەربگێڕێ و بڵاو بکرێتەوە بە ئەڵمانی بڵاوم کردێتەوە بە ئینگلیزی بڵاوم کردێتەوە عەبدوڵڵا گۆرانیش عینە وەکو دەبینیت ینی ئێمە خاوەنی پرۆژە بووین تەونێکی بە پلانت بۆ زمان و فەرهەنگ و ڕۆشنبیری کوردی ڕاچاندووە دەمت خۆش بێ دەستت خۆش بێ بەڵام فێرخوازەکان چێ بوو ئەگەر بە کورتی بۆی بچینە سەر تۆ لە سەرتاوە وا باس کرد ئێمە ئەو جێگایی کە کاری تیا دەکەین زانکۆیە زانکۆ مانای وایە ئەکادیمی کاران کاری تیا دەکەن مانای وایە ئەوانەی کە دێن لەو جێگایەدا دەخوێنن ئەبێ چاوەڕوانی ئەویان لێ بکرێت کە پاشە ڕۆژ دەبن بە ئەکادیمی کار و لەو سلکەدا کار دەکەن کەوابی ئەوانەی هاتوون لە لای من خوێندویانە سەر بە بەشە جیاوازەکان بوون ئەو بەشەی کە من کارم تیا کردو پیان و تۆ بەشی زمانە ئێرانیەکان تکایە ئەم وشەی ئێرانە هیچ پەیوەندێکی بە کۆماری ئێرانەوە نییە زمانە ئێرانیەکان مەبەست لەو زمانانەیە کە لە ڕۆژ ئاوای هندستانەوە لە 3000 ساڵی ڕابردوودا گفتوگۆ و نووسینی ئەگەر ڕێگای نووسین هەبوو بێ پێی کراوە تاکو دەگاتە ڕۆژ ئاوای کوردستانی باکووری خۆمان تاکۆ و جێگانە ئەمە هەمووی ئەو پانتاییە پێی وتراوە ئێران و ئەو زمانانش لە سەدەی 19 زمانەوانەکان هاتوون و زمانەکانیان دابش کردو بەسەر کۆمەڵی زمانە کۆمەڵێکیان ناو زمانە هیندۆ ئەوروپیەکان کە ئێستا بیر و باوەڕ هەیە دەربارەی ئەو زمانە هیندۆ ئەوروپیانە ئایا هیندۆ ئەوروپین یان هیندۆ ئەوروپی نین ئەم هیندۆ ئەوروپی ئەم دابشکردنە زیاد لە 200 ساڵی بەسەرا ڕۆیشت بووە یعنی کاران زانستکاران مافی خۆیان ئەگەر لێکۆڵین بەڵام تۆ دەبێت لێکۆڵینەوە بە دەق بکەیت ئەبێت دەق لەبەر دەما بێ ئەگەر دەق لەبەر دەما نەبێ بەداخەوە قسەکانی بڵقی سەر ئاوە هەل لە خۆیەوە فش دەبێتەوە کەوابێت کە ئێمە باس دەکەین باسی کۆنی زمان دەکەین نابێت دووشر لە یەکتری تێکەڵاوی یەکتری بکەین یەکێکیان مێژووی کووردە کە هەموو لایەک لەگەڵ ئەو بیرڕایان کە مێژووی کورد زۆر کۆنە دووهەمیان زمانی کوردیە بۆ زمانی کوردی من وەکو زمانەوانێک هەمیشە پێویستم بە دەق هەیە لەگەڵ دەقا مامەڵە ئەەکەم ئەگەر دەقم لەبەردەستا بێ شیکاری بۆ دەقەکە دەکەم کە شیکاریم بۆ دەکرد چوار بنچینەمان لەبەر دەمایە بنچینەیەکیان دەنگ سازیە کە فۆنۆلۆژی پێ دەڵێن بنچینەیەکیان وشە سازیە کە مۆرفۆلۆژی پێ دەڵێن بنچینەیەکیان سینتاکسە کە ڕستە سازی پێ دەڵێن بنچینەیەکیشیان فەرهەنگ نووسیە کە لێکسیکۆلۆژی پێ دەڵێن ئەمانە ئەم چوارە و دەبینی من لەسەر بنەمای ئەم چوارە لە 40 ساڵ 44 ساڵ 50 ساڵی ڕابردوودا کارم کردو زۆر چاکە دکتۆر دەمەوێت بار و دۆخی خێزانی کورد لە ڕووی زمان یارمەتیم بەی وابزانم بۆرامی پرسیارەکەتم بە تێر و تەسەلی نەدایەوە دەگەڕێمەوە سەری ئەوانەی کاتم وەلای ئێمە ئەو خوێنکارانە بوون کە دەیانویست لە بەشی زمانی ئێرانیەکاندا بخوێنن بۆ ئەوانیش دەبوو فارسی کۆنیان کە ناویان ناوە فارسی کۆن ئەبێ ئەم ناونیشانانە بێگومانم ڕۆژێک دەبێ گۆڕانی بەسەردادیە ئەبووە ئاڤێستایان بخوێندایە ئەبووە زمانی پەهلەویان بخوێندایە ئەبووە زمانەکانی تری ئێرانیە ناوەڕاستەکانیان بخوێندایە ئەمانە دەبواە بخوێندای و دەبواە زمانە ئێرانیە نوێەکانی بخوێنە لە ناوەڕاستی و زمانە ئێرانیە نوێیاننا کە تاو سەردەمەی کە من هاتبووم تەنیا فارسی بوو بەڵام ئەوەی کە من پێی بەختیارم ئێستا لەو بەشەدا کە ناوی بەشی زمانە ئێرانیەکانە لە زانکۆی ئازادە هیچ کەسێک ناتوانێت بە کەلیۆرۆسەکەی تەواو بکە ئەگەر بێت و دوو وەرس
وەرز وەرزی بە 4 سەعات سۆرانی بە یا کوردی ناوەڕاستی نەخوێن بێ هیچ کەسێ ناتوانێت کاری ماستەرەکەی لەو بەشەدا تەواو بکات ئەگەر بێت و 4 دوو وەرز لەسەر یەک کرمانجی یا کوردی ژووری نەخوێن دەبێت کەوابێ ئێمە هاتیم بچینەیەکماندانا ئەوانەی کە هاتن بۆ لای ئێمە زانستکارانی پاشە ڕۆژی ئەو بەشانە بوون بۆ نمونەوانی کە زمانی عەرەبیان دەخوێنە بەشێکیان هەڵدەبژار بێ ئەبوایە زمانێکی ڕۆژهەڵاتیان بخوێندایە تا ئەو دەمە زمانی تورکیان دەخوێن یا عوسمانیان دەخوێن ئێستا ڕاهاتن بەرامبەر بەوەی کە زمانی کوردی بخوێنن بۆ نمونە ئەوانەی کە لە بەشی ئیسلامیا بوون ئەبواە جگە لە زمانی عەرەبی کە دەبواە بیان خوێندایە زمانێکی ڕۆژهەڵاتی تر بەدەیان کە قوتابی لەو قوتابیانەی کە ئیسلامیان بەشە زانستی ئیسلامیەکانیان لە زانکۆکەی ئێمەدا تەواو کردووە هاتوون بۆ لای ئێمە و ئەواندانە خوێندووە جگە لەوەش لە هەموو دنیاوە لە ئەمریکاوە لە فەرەنساوە لە ئیتالیاوە ئەو زانستکارانی کە بایەخیان بە زمانی کوردی داوە هاتوون چەند وەرزێک لە لای ئێمە زمانی کوردیان خوێندووە کەوابێ ئێمە بنکەیەکمان دروست کرد ئەم بنکەیە بوو بە بنکەی زمانی کوردی و ئەمڕۆ کە لەگەڵ توادانی شوبشانازی بەوە دەکەم کە توانیومانە زمانی کوردی لە ڕووی زانستیەوە لە زانکۆکاندا هاوشانی زمانی فارسی و عەرەبی و تورکی بکەین بڵێ ئەوە ڕایەڵەیەکە بۆ نێو تۆڕی زمانەکان لەسەر ئاستی دنیا بۆ زمانی کوردی دروست کراوە دەستەکانتان خۆش بێ دەمەویست دۆخی خێزانی کورد لە ئەوروپا بە تایبەتی ئەڵمانیا کە تۆ لەوێ بووی چۆن منداڵەکانیان فێری زمانی دایک دەکەن چۆن پەروەردەیان دەکەن لە کاتێکدا وڵاتەکانیش زمانی دایک بە ئامانز دەگرن بۆ هەر منداڵێک کە لە دایک دەبێت کە پێویستە زمانی دایکی فێر ببێ خێزانی کورد لەوێ چۆنە منداڵەکان زمانی دایک فێرە بن ئەمڕۆ هیچ کەسێک شکی لەوە نەماوە کە زمانی دایک بۆ منداڵ پەروەردەکردن زۆر گرنگە من وا تێدەگەم هەموو زانستکاران چ دەرونی و چ زمانەوانیش لەو باوەڕەدان کە ئەو نۆمانگەی کە مناڵ لەسکی دایشیا دەبێت جۆ بیستی قسەکانی دایشی دەبێ و مۆسیقای دەنگەکە لە دایشیەوە وەردەگرێت کەوابێ ئەو منداڵەکە لە دایک دەبێت لە هەر جێیەکدا لە دایک بێ لە کوردستانە لە دایک بێ یا لە دەرەوەی کوردستان لە دایک بێ مافێکی ڕەوای خۆیەتی کە بە زمانی دایکی لە قوتابخانەدا بخوێنێ و پەروەردە بکرێ پرۆژیان هەیە ئەو وڵاتانە یارمەتیم بە کەوابێ ئەمە مافێکی ڕەوای هەموو کەسێکی ڕەوەندی کوردیە کە لە وڵاتێکی ئەوروپیدا بژی بەداخەوە ئەم مافەیان لە کورد زەوت کردووە ئەو زەوتکردنیشی لەبەر ئەوەیە چونکە دەوڵەتێکی وەکو عێراق بایەخ بەوە نادا کە لە سەفارەتەکانیانە بایەخ بە زمانی کوردی بدەن و لە بایەخ پێدانەکە ئەوە دەربخەن کە زمانی کوردیش وەکو زمانی عەرەبی دەبێ بخوێندێ هەندێک قوتابخانەکە کوردی تیابێ دەبێ بخوێندێ ئەوان ئەمە بە گرفتی ناو خۆی عێراق دەزانن بەداخەوە نایەن مامەلە لەگەڵ ئێمەدا وەکو نەتەوەیەکی سەربەخۆ وەکو نەتەوەی خاوەنی زمانێکی خۆمان بین خاوەنی کولتوری خۆمان بین لەبەرەوە ئەم مافیان لێ زەوت کردوین بەڵام ئێمە کۆڵمان نەداوە من خۆم زیاد لە 42 ساڵە من نامە ئەنووسم بۆ پەیوەستدارانی ئەو بابەتانە داوایان لێ دەکەم کە لەو قوتابخانانەدا کە ژمارەی قوتابیەکانی دوان سیان تەنانە دەگەر یەک قوتابیش بێ ئەبێ هەفتەی 2 سعات وانەی زمانی کوردیان پێبوتێتەوە ئەمە لە هەندێک وڵاتە کراوە بۆ نمونە لە نەرویج کراوە بۆ نمونە لە دانیمارک کراوە بۆ نمونە لە سویسرا کراوە ئەوێش خەریکن پاش گەز دەبنەوە لەو بڕیارێکە داویانە بەدایان مامۆستامان هەیە لە سوید کە زمانی کوردی دەڵێنەوە بەرنامەی تایبەتیان هەیە بۆ وتنەوەی ئەو کتێبەی ئێمە کە دەستکاریمان کردووە لە سوید لە بەشێکیە دەوترێتەوە مامۆستاکانی بە کتێبێکی بەنرخی دادەنێن و دەیڵێنەوە کتێبەکە کتێبی ڕەوانشاد ئیبراهیم ئەمین باڵدارە کە ئێمە کردومانە بە 174 لاپەڕە و بەرنامەیەکی پەروەردەیی نوێمان پێبەخش سیمایەکی تەواو گۆڕان کاریەکی گەورەمان تیا کردووە ئێمە هاتوینە سەرەتای کتێبەکەدا چ وێنەی بابەتیمان داناوە
وێنەی پانۆڕاماییمان داناوە ئەم وێنانە کە مامۆستا دەچێتە ژوورەوە سەرەتا بە قوتابیەکانی ناڵێک کتێبەکە بکەرەوە و ئابێ پێ بڵێتەوە بەڵکە سەرەتا مامۆستا پێی دەڵێ قوتابی خۆشەویستەکان لە وێنەیەدا چی دەبینیت ئێمە ئەو چ وێنەیە کە دامان ناوە مانای وایە کە مامۆستا لەوە تەواو بێ 6 هەفتە قوتابی لە پۆلدا قسە دەکات نەک مامۆستا قسە بکە مامۆستا هەموو قوتابیەکان دەناسن قوتابیەکانیش مامۆستا زۆر بە باشی دەناسن لەو ماوەیەشدا زەخیرەیەکی وشەی نێوان 800 بۆ 1200 وشە پێشکەش بە منداڵەکان دەکەی کە ئامێ بۆ پاشە ڕۆژیان دەبێ بە کەرەسەیەکی زۆر گەورە باسی ئەوە دەکەی ئەڵی دایک و باوکەکان دایک و باوکەکان بەداخەوە بێدەسەڵاتن لەوێ خۆیان هەوری ئەویان داوە بە شێوەی گروپ بن سلااوم بۆ هەمویان هەیە هەموو یەکێکیان دڵخۆش دەبن کە ئەبینم ناڵەکانیان بە کوردیەکی پارا و ئەدوێ قسە دەکە هەوری ئەویان داوە من ئەو کتێبەی من هەل لەم بەرنامەی تۆشەوە دەڵێم پێشکەشی دەکەم بە هەموو ئەو کەسانەی کە بناڵەکانیان فێری کوردی دەکەن هەریەکی نوسخەیەکیان بۆ دەنێرم ئێستا ئەپیشمان بۆ داناوە بۆ کتێبەکە بە شێوەیەکی مۆدیێرن کتێبەکەمان بڵاو کردێتەوە ئەتوان سوودێکی گەوری لێ بین گەلەوە ئەگەر پێویستیشان پێبێ وشەکانمان بە تیپی لاتینیش نووسیوە پیتەکانمان بە تیپی لاتینی نووسیوە بۆ ئەوەی مناڵ بتوانێت لە ئەوروپا فێ بەڵام ئەمە بۆی بێمە کۆتایی وەرامی پرسیارەکە ئەمە کاری وەزارەتی پەروەردەیە دەبێت بایەخ بە ڕەوەندی کوردی لە ئەوروپا بدات نەک بە تەنیا بەرنمەیەک کە لە ڕێگای ئینتەرنێتەوە پێشکەشیان دەکا بەڵکە دەبێ ئەو کتێبانەی کە پێویستە بۆ منداڵانی کورد و مامۆستای تایبەتیش تەرخان بکە بۆ ئەوەی لەو جێگانە کە باڵۆنیەکی گەورەی کوردی تێدا ئەژی بۆ نمونە لە بەرلینە کە کوردێکی زۆرەژی بۆ نمونە لە شاری کوێلنە لە فرانکفۆرتە لە هەمبورگە لەم شارانەی ئەڵمانیا لە لەندەنە لە ئەمریکا لە جێگا لە ئوسترالیا لێرە هەوڵ بدا و مامۆستانی کە لەوێن مامۆستا تایبەتی دابنێ وە کتێبی تایبەتیشان ئەو کتێبانی کە پێویستە بۆ مناڵانە بۆیان بنێرێ بۆ ئەوەی ئەو منداڵانەمان لە چیزن نەچن دایک و باوکەکان ئامادەن هەموو هاوکاریە بکەن بەڵام ئێمە دەسەڵاتدارانی پەروەردەی خۆمان دەبێ دەرێک بەو بۆشاییە بکەن و ئەبێ هەوڵ بدەن ئەو بۆشایە پڕکەنەوە پێتوان نییە ئەو کتێبەی ئیبراهیم ئەمین باڵدار بۆ کوردستانیش پێویستە بگەڕێتەوە لەگەڵ سیستەمی خوێندنی کوردستان کۆچی ئەوەی ئێستا هەیە بەڵام کورت وەڵام دۆ چووکە پرسیاری دیم هەیە و کات کەم ماوە حەز ناکەم لە ڕێگای ئەم بەرنمەی تۆ لەگەڵ جەنابی وەزیری پەروەردەدا بکەومە گفت و گۆیەکەوە حەڤە ساڵە من خزمەتی پەروەردەی کوردی دەکەم سوپاسیانەکەم کە چەند هەفتەیەک لەمەوبەر دەرعی پەروەردەیان پێشکەش کردم و دانیان بەو ئەرکەدانا سوپاست دەکەم بەڵام ئێمە دەبێ کتێبەکە پێویستە بخوێنێت پێویستە دەڵێم پێویستە چۆنی دەخوێنێت چۆنی دەڵێیتەوە ئەو کتێبە کتێبێکی مێژوویە هەشتا وێنەی مێژووی تایە کە نە ئاین نەنەتەوە نە هیچ بابەتیش دیاریە هەشتا وێنەی تێدایە کە نەخشینە مێژوویە پێی پەروەردەکران من هاتووم چی کردووە هاتووم ڕێگن نووسیەکەم لەو کتێبەدا کردووە من هاتووم دەستورێکی یەکگرتوم لەو کتێبەدا پەیڕەو کردووە من هاتووم کتێبێک پێشکەش دەکەم کە بێ هەڵەیە و بەداخەوە وەزارەتی پەروەردە هیچ کتێبێکی نییە کە بێ هەڵە بێ لەبەرەوە بانەیە بەسەر ئەوەی ئەو باسە بکەم با ئەو باسە دابنێم بۆ گفتوگۆی نێوان خۆم و جەنابی وەزیری پەروەردە هیوادارم بگەینە ئەنجامێک چونکە زۆر پێویستە بگەین هەموو ڕۆژێک کە نەگەینە ئەنجامێک ڕۆژێکە لە چیز منداڵی کورد دەچێت دەست خۆش بێ ئەمن ڕوونکردنەوەیەک لەسەر کتێبەکە دەدەم ئەو ئەلفوبێ کوردیەی کە هی مامۆستا ئیبراهیم ئەمین باڵدارە و دکتۆر فەریاد بە گۆڕانکاریەوە بە پلانێکی جوانەوە ئامادەی کردووە لاپەڕەی ڕاهێنان کە نووسینەوە و ئیملاکردنی قوتابیە لە پاڵ لاپەڕەی وانەکەیە لە نێو کتێبەکە بۆ قوتابی سەرەتایی زۆر پێویستە کە دەفتەرێکی پێویست نەبێ ئەرچی زیاد نەبێ زۆر بەسانایی لاپەڕەکە دەخوێنێ و لە پاڵی دانووسینەوەکە دەکا ئەمە ئاسانکاریە کە لە سیستەمی خوێندنی دنیادا پەیڕەو دەکرێت کتێبی ڕاهێنان هەیە لە پاڵ کتێبی خوێندن بەڵام ئەو هەردووچی لە یەک کتێبدا کۆ کردوێتەوە ئەمە
جێی دڵخۆشی و دەستخۆشی دەست خۆش بە دکتۆر دوا پرسیارم سپاس بۆ ڕوونکردنەوە کە ڕێگام بە جگەلەوە بە چاپێکی زۆر جوان چاپ کراوە جگەلەوە بایەخ بە هەموو لاپەڕێکی دراوە جگەلەوە ئەو جەندەرەی کە باسی دەکەین نێر و مێ لەو بەشەدا کە ڕاهێنانی پێوەیە تێدایە ئەبینی کوڕوکچەکە لە سەری سەرەوە بەیەکەوە دانیشتون بەیەکەوە دەخوێن و دەبینی لە خوارەوەی لاپەڕەکە هەردووکیان لە یەکتری جیابوونەتەوە چونکە هەردووکیان مافی ڕەوای خۆیانە ئەتوان بڕیار بدەن پێکەوە بن ئەتوانیش بەجیا بژین مانای وایە لەو کتێبەدا پەیڕەوی پشووکترین بابەتی پەروەردەی کراوە ژێرخانی کارەکەی تۆشکە کتێبەکەی ئەمین باڵدارە ئیبراهیم ئەمین باڵدارە هەمان هاوسەنجی لە نێوان ڕێگەزەکان لەبەر چاو گرتووە بەڵێ ڕاستە دارا و زارا و زەینە بە هەمان شێوە دەستت خۆش بێ سەریەوە خۆش بێ بە کورتی ئەگەر پێم بڵێ بۆ هەردوو ڕێنووسەکەت لەبەر چاو گرتووە وەکو هاوچێشەیەکی هاوسنگ دیالێکتی ژوور و دیالێکتی ناوەڕاست سۆرانیەکە لە هەمان کاتدا ڕێنووسی لاتینیەکە و ڕێنووسی ئارامیەکەی خۆمان دەبێ لای دکتۆر فەریاد ئەمە بە لای تۆ بە ئامانج کرابێ ئەوە نیە لە هەڕەمەکی ئەو کارت کردبێ دەم و بیری خۆش کە بەو شێوەیە بەڵێ من نەخشەمدانە ئێمە لە ئەوروپا دەژین کوردانی هەموو ناوچەکانی دنیا ڕوودەکەنە ئەوروپا و لەوێ دەژین دەمویست کتێبێک بنووسم ئەم کتێبانەی من هەر هەمویان لە توانای هەموو کوردێکدا هەبێ بیخوێنێتەوە بە هەچ ئەلفوبێک پەروەردەکرابێ کەوابێ یەکەم هەنگاوی نەتەوەیی من بۆ یەخستنی نەتەوەی کورد لە ڕێگای نووسینی کوردیەوە دەبێ لەو ڕێگایەوە دەبێ کە ئەمەش لە ساڵی 1992 دام نەخشەیەم کێشە من ڕستەیەکم نەوتۆتەوە ئەگەر هات و کوردی من کوردی بەلای منەوە زمانی کوردی سێ بەشە بەشێکیان کوردی ژوورووە بەشێکیان کوردی ناوەڕاستە بەشێکیان کوردی خوارووە هەر لە ساڵی 1976ەوە کە یەکەم کتێبم بۆ ئەدەبی کوردی لە زانکۆی سلێمانیدا بڵاو کردێتەوە من ئەو نەخشە سازیم کردووە بەڵام چی بکەم لە زانایانی کورد و لە مامۆستایانی کورد کە پەیڕەوی ناکەن کەوا بێ بەڵێ من نەخشەم ئەوە بووە بەهۆی بڵاوکردنەوەی ئەو بەرهەمەوە چ ئەوانەی کە بە تیپی عەرەبی دەنووسن فێری تیپە لاتینیەکە ببن چ ئەوانەی کە بە تیپە لاتینیەکە دەنووسن فێری تیپە عەرەبیەکە ببن من ئەو نەخشەیەم داناوە کە ئەگەر لە توانامان نەبێ کوردستانێکی یەکگرتومان هەبێ دەبا لە دەرەوە بەهۆی بڵاوکراوەکانمانەوە کوردستانێکی یەکگرتومان هەبێ ئەو کوردستانش ئەوەیە زمانەکە هەمومان بەرهەمێکە بڵاو دەکرێتەوە چکە ئێستا عەقڵی کورد کراوە بە دوو کەرتەوە کەرتێکی بە تیپی عەرەبی دەنووسی و بە تیپی عەرەبی دەخوێنێتەوە کەرتێکیشی بە تیپی لاتینی دەنووسی و بە تیپی لاتینی دەخوێنێتەوە ئەمە بەڵایەکی گەورەیە کە لە ساڵی 1932 بەسەر عەقڵی کووردا هاتووە ئەگەر ئێمە لە توانامانە نەبێ ئەم عەقڵە بگۆڕین من هەوڵم داوە ئەو سیستێمی عەقڵە گۆڕانکاری تیا بکەم بەڵام ڕەنگە 40 ساڵ کەم بێ بۆ ئەوەی کە ئەمڕۆ پێ بڵێم ئایا سەرکەوتوم لەو کارمدایا سەرکەوتونیم ئەوە بڕیارێکە دایدەنێم بۆی مێژوو بیدا ئەو پیاوە کە 250,000 وشەی کوردی بە کوردی ژوور و بە کوردی ناوەڕاست و ئێستاش فەرهەنگێ بە کوردی خوار و بڵاو دەکاتەوە بە هەردوو تیپەکە نووسیوێتی و تیپە لاتینەکانیش ئەو دەنگانەی کە لە تیپە لاتینەکانی ساڵی 1932دا کە دانراوە نییە بۆی داناوە ئاکەوا بێ تیپە لاتینەکە گۆڕانکاریم تیا نەکردووە بەڵکە ئەو بۆشایانەی کە تیا بووە پڕم کردوێتەوە ئەمە لە ئەنجامی بیرکردنەوەیەکی نەتەوە پەرستی و نەتەوایەتی بێدەنگە چکە من ئیمانم بە چەک نییە دوژمنانی ئەمە هەمیشە لە مێژووە چەکی دەستیان لە چەکی ئەمە بەهێزتر بووە کە ئێمە تا ئێستاش خاوەنی دەوڵەتێک نین ئەوانەی دەور و پشتمان وەک گورێک پەلامارمان بدەن چەکی ئەوان لە چەکی ئەمە درڕنترە و درڕندەترە و زووترەمان بڕێ لەبەرەوە ئیمانم بەوە بووە کورد دەبێ بەهۆی زمانەوە یەک گریە بەڵام زمان نابێت دروستکرێ زمانە بێ پێشکەش بکرێ زمان ئەو کەسانەی کە پێ ئەدوێت ئەبێ و شەکان وەربگرن و بەکاری بێنن دەستت خۆش بێ دکتۆر تا لە دەرفەتێکی تر قسە ئەەکەینەوە دەبێ بمبووری کات دەڵێ دەبی لێرە بوەستن زۆر دڵخۆش بووم لەگەڵم بووی لەو بەرنمەیە دەستخۆشی و هەمیشە ماندوو نەبوون بۆ تۆ خێر بێدیستم جۆگرە خۆشەویستەکان بینەرانمان لە سۆشیال میدیا ئەڵلقەی ئەمجارەی زمانێما کۆتایی هات تا لە ئەڵلقەیەکی دی لەگەڵ میوانێکی دی لەگەڵ ئێوەی خۆشەویستیەکە گرینەوە سپاردەی خوابن و ڕێز و خۆشەویستی عزەدین و سەرکاریش بۆ ئێوە